پڵای سلێمانیە ئۆتۆمبیلی هێزە ئەمنیەکان لێرە وەستاون کەمێکیان ئەمەش ناوجەرگەی شارە تا ڕادەیەکی زۆر دۆخی شار زۆر ئاساییە لە چاو ڕۆژانی ڕابردوو هێزی ئەمنی تەنها چەند ئۆتۆمبیلێک وەستاون و ئەوانی دیکەش پۆلیسی هاتوچۆیە و ئەمەش وەک دەیبینن شەقامی مەولەویە کە لە سەراوە پێیداتیە پەڕ دەبیت بەرەو باخی گشتی و بەرەو ئوتێلی سلەیمانی پاڵاس دۆخی بازار زۆر زۆر ئاساییە لە چاو ڕۆژانی ڕابردوو کە ئەم شەقامە دوێنێ و پێرێ یعنی دوو ڕۆژی ڕابردوو بە تایبەت کە ئەم شەقامە کۆی دوکانەکانی داخرابوون کە بەشێکی دوکاندارەکان ئاماژەیان بەوە کرد پێیان داخرابوو بەشێکیشیان باسی ئەویانە کرد کە خۆیان نەیانەتوانی ئەو دوکانانە بکەنەوە بەڵکو لە بەر بارودۆخەکە دوکانەکانیان داخستووە.